بله تماشاوان نجال سال 1879 یکم گلوب الجهان هات دروس کرن بگمان گلوب الکتریک یا کهربی لعبه 2017 لباشور کردستان هیدی اف گلوب ودمرید هیدی کاربان اجتماعی کو پیدوینیه نها حکومت هرما کردستان پشتی 26 سال حکمرانی پشتی خرج کردن به دهان میلیارد دلار لسکتر کاربه تازه واره خوب خودان والدین اهلی دبه دبیجیته هین کاربه بو خلکی دابین دکن دمه که خودان والدین اهلی دچن لسرگیرفانه خو گاز وایل سوتمنی بول بازاری دزکه و دچن کاربه د نهولات کن هشت از زخته جلی سر دکن دبیجنه پیوسته هند دی بهای والدا بنا خره دمه که کاربان اجتماعی و کو همو کزانه روز بو روزه خرابتر دبه هدی ام بو سردم بابو کالان دزورینه و سوپاداران هالده کن جبرکو چتشتینه ام خو پیگرم کین نبورین غازه چون ناف مالن ما نه کارگهت فحمل في ولاتی هنه هدی دز بو خزایت تبرن دارت نبرین چرا که بابو باپیران تازه 2017 لناف مالن ما روشن دبه جاره کدن ام هم بیزکن جبرکو كهرب نينا بله برزان سال بسال خرابتر لپار اما دوخي كهرباء هرمي كردستان امام شو لشاري دهوك دابش دكين لقل ميوانا كان من آية بو دوخي كهرباء بمشي ويجيش بيقومان امرو تحديد امال سرمالدي اهلي قساكين بو لإسادة حكومة هرمي كردستان كلبرنامج كي من دابش لبيشتر بري كنترولي كهرباء هرموتي اما توانين بو 30 مليون كس كهرباء دا بيجين بلان بو 5 میلیون مروف کس کاربا دا بنا که بشه و روزه که چند ساعتی که کمه اویش خو ازانی که دید نیوی شو دید بیانی دید که دید که خلک اصلا ایشی پین و کو برادری بمنود سوین تا خوم دست بتالی کاربا گیرم بشه و روش من مطمئن بکه کاربا من نگیری لبرو نایت اما اولادین لگل میانه کن من بشه کی گشتی ام پرسه دا بیش بکن اویش برزان در شاد شعبان جيجري سروكي لجنة سامان سروشتي لبرلمان كردستان هروها بشير محمد علي سرپرشكاري موالدين أهلي لباريز جهادوكي سفرتي بريفبري دا بشكرنا كاربا باريز جهادوكي بالي برزان لسليماني وهوليريش ميوان من هي قارمان مولود سروكي لجني بدو داشوني موالد أهلية كان لباريز جاي هولي لجرمانه ريبار عمر ما مصيزانكو واندازياري باري كاربا لشاري سليماني لجرمان زور سپاس بو ميوان كان من کاک شعبان امیلت دست پی بکن ایرو تا روپی و که میدانی کرد بو مالدین هلی او بهای امپرا از بی بسیار دیکم بو این وزاقت خدان مالدین هلی دیکن کو او کهربی بدن خلکی دما كده هم بو وزاقت الحكومات هناك كو لجنه سامان سروشتي البرلماني كو سو 8 بو يزجهان دروز دابين بك دا كهربي بدن خلکی بله زور سپاس طبعا ما وكو برلمانتارن چو وكو برلمان كردستان چو وكو نویسنگه ها دهوک هر آریشه که هبید ناف حوالاتیان ام آریشت خود زانی بس نفسی وقت جیدا ام رزل مؤسسات جدا حکمت هرما کردستان جید گیرین هر یکو دیف اختصاص خو و دیف رقعه خو جغرافی بهنده کو پتر بشن حولات شارسریا کشن حولاتیان بهت دادن طبعا او آریشه پتل دهوکه هبو دهوکه بحکم هندی کو نویسنگه ها پارلمان کردستان یا هی بس نفسی وقت دا جواتا پارزگه ها دهوکه جی هی لجنه موالیدا یا هی اداره پارزگه ها دهوکه یا هی ما دست به که تداخل نکرد صراحت بس هکو اف مشکله هنی روی دای جلای فراکسیون ما و فراکسیون پارتی دموکراتی کردستان نویسنگه دهوکه از حد من راست پاردن به هنده که دیفچونا وی بابتی بکن بزام که آریشل کیره پشتی تقریبا 3-4 روزا ما دیفچونا وی بابتی کری طبعا ما داتای 2014 تهیت 12 تهیت 16 تهیت نکتنیت سنور پارزگی ها دهوکه یه تولید سلیمانی جیمه تهیت یه کاره با گشتی جو و کاره با موالیداجی استفاده شوا داتاجی کرد و میدانی ام چونش ام گهشتی نوع نتیجه که کلفا 1 امپر یا کاره با موالیده اگر موالیده نی بید 15 دینار در باز نبید اگر موالیده یه خراب بید یا موالیده که کذن بید 20 حتی 25 دینار در باز نبید بوی سعره بری نو که هیچ بری افبریاره افروکه بهای سوتمانی کل بازاری و تقدیر سیانی کردن با موالیدا که تقدیر بهای سوتمانی البازاری بزیدهی تقدیر تکالیف ثابت بزیدهی تقدیر تکالیف متغیر بزیدهی همی بزیدهی ما تقدیر واتشتا همی آکر
سه نموذجی سه مدل معینان بو موالیدت کردن جی بو موالیدت نیجی هم گشت نوی قناعته کو اف 8000 دینار بدینو که برگال سرهات یادار بو 8 ساعت کاره به پوند 8000 دینارا 15 ساعت حتی 16 ساعت کاره بده ندان کلفاوی زیادتر جینینه مگود بلاد با هر امپیره که 2000 دینار زیادتر جی ببینه 10000 دینار بس روزه 16 ساعت کاره به ندان گلک مناقشه میکنن دهی گل لجنه موالیده و قایم مقام دهو که و ریوبری گشتی کاره با دهو که و انجمن محافظه دهو که پشتی اینگه همچون گل پارزگار دهو که جرینشی نخواره مهم قناعتك چه بو کو فعلا ویتن ساعت مولدی بین زیاده کردن چون کو ایک او تکلیفه هات دست نشان کنش لای او جهات او تکلیفه دست نشان کنش از بارم بیا بریار جیرو که ایک دو یا دوی جیان بیکاره پریونوچ فا هنه نتیجه گندلیه یا نتیجه نزانینه یا نتیجه خمساریه یا او تشتک عایدی وی جهت یک و شوله رو بس گرنگ اوابو و اف بریاره افرو که هاتیه دان سرارای هنده کو تشان باشتر جی بریاره که باشتر جی بدن بس بریاره افرو که بله از بارم بله هل سرخنات ایرو تماشا نیجا لپارزگادو که ایرو بریار هاتیه دان کو بهای امپیره که از بارم 9000 دینار بکاک شبان و كهرباء 14 ساعة بغلط يعني بتدان بله اچین شاری سلیمانی که بار عمر ماموسه زانکو اندازیاری کهرباء بله برزان یسمان برای گشتی کهربای سلیمانی ام برپرسک لدایره کهرباء سلیمانی میوانی برنامه بید بس لو کشان بکه بلام نازانم جابی ما ندا بار حالی وادارین لدهاتو دل سلام کش لبرا لسلیمانی شم کشه هکر زاقتر نبت لویش و کوپارزیکانی تریشه که ریبار لکردستان او هنده ساله و سالانش باست و که 3 میلیارد دلار بو ام سکتر ترخانه که لم سکتر 10 میلیارد دلار ترخان کراوه لکاتک بم روزه گیشتو دست بو خلک ابره که خلک کاربای حالاتیان دمی بکواته والدی اهلی تو کو اندازیاری که پسپور لباری کاربا سرنجی تو لسر ام روشه چونه زۆر سپاس جارێ بدایەتە بە خێراتنی میوانەکانی بەڕێزیش دەکەم و خۆشحاڵیشم کرێرە ئەتوانم چەند قسەیە بکەم لە ڕاستیاوەکو بەڕێزێ فەرمووت دوای ئەوەنە ساڵە حکومڕانی خۆماڵی با بڵێن حکومڕانی کوردی پاش سەرفکردنی ئەو بودجە زۆرەی کە بەڕێزێ باسیەکەیت لە سەکتەری کارەبایە و گەیشتنمان بەم ڕۆژە ئەمە خۆی لە خۆیان کاریسەیە بەجددی کاریسێ و یعنی شتێکە قابلی قبول نییە بەڵام ناتوانین نازانین بڵێ چی ئەمە ڕۆژەکەی و ئەبێ لەگەڵ ئەم واقعابی گوزارین بەداخەوە پاش ئەوەنە ساڵە ئەگەر ئێمە بینە سەرەوەی بۆ دابینکردنی کارەبات تکا لە مۆلیدە ئەهلەکان بکەین کە چاوەڕوان ئەکرا مۆلیدە ئەهلەکان هەڵبگیرێت و لا بچێت چونکە هەر خۆم ئەگەر بینم بێت ساڵانی پێشوو چەندەها جار وعدی مەسئولینمان گوێ لێ بووە کە ئەڵێ لە ساڵی 2014 لە ساڵی 2015 لە ساڵانی داهاتووە گەرنتیان دابووینێت کە کارەبا بەتەواتی بێتە دائیمی و مەشاکلی کارەبا بەتەواتی چارەسەر کرێت و مۆلیدە ئەهلەکان هەڵبگیرێت بەڵام بەداخەوە ئەمڕۆوەتە نەک هەرمەج یعنی پێویستمان پێیان بۆتەوە بەعکسەوە تکایان لێ ئەەکەین کە ئەبێت سەعاتەکانیشیان زیاد کەن لە بەرامبەر بڕێ پارەی کەمتر کە وەختی خۆی دراوێنێتێ ئێمە بەجددی ئەمە چارەسەر نییە ئەمە هیچ چارەسەرێک نییە و چارەسەرێکی معقول نییە بەوەی من دەستخۆشی لە بەڕێوەبەرەتی کارەبای سلێمانیەکەم لەم بینەیە پرۆژەیەکان دەست پێ کردووە خوا بکەم بە نەتیجە بگات و بە ئامانج بگات ئەو مەسەل پرۆژەی 20 ئەمپێرێکە لە حەقیقەتە ئەو مەسەل پرۆژەی 20 ئەمپێرێش من زۆر یعنی بە چارەسەرێکی بنەڕەتی نازانم بەڵام بۆ ڕۆژی ئەمڕۆ بۆ ئەو واقعی کە ئەمڕۆ تێکەوتوین چارەسەرێکی زۆر باشە چونکە ئەو کارەبایی کە ئەمڕۆ تێکەوتوین ینی ئیشکالەکە لە چیا بووە لە چونیەتی ئیدارەکردنی ئەم سێکتەرەدا بووە لە چیا بووە ینی کێشەکە لە چیا بووە واللهی ئەگەر پێ بڵێم لە ئیدارەوە لە گەندەڵیەوە کە لە سەکتەری کارەبایە کراوە بە پێی پێویست هەوڵێک نەدراوە چارەسەری بنەڕەتی بۆ بکرێت هەوڵ نەدراوە کارێکی وا بکرێت کە ئەم ڕۆژەی ئەمڕۆ تێکەوتوون یعنی بۆ واقع بوو واقعێکی ڕوون بوو کە ئەزانرا ڕۆژانە خەڵک زیاتر پێویستی بە وزەی کارەبا هەیە تۆ ئەگەر بیبینیت لە چەند ساڵی ڕابردووە چەنەها بنکەی نیشتەجێبوون دروست کراوە
چەنەها معامل و مەسانعی گەورە لەم وڵاتیا دروست کراوە یعنی هەمووی کارەبای پێویستە هەمووی تاقی پێویستە بەڵام بە پێی پێویست محەتاتی بۆ دانەمەزراوە بەعکسەوە ئەگەر بۆشی دامەزرابێت بیر لەوە نەکراوەتەوە چۆن سوتەمەنی ئەو محەتانە دابینەکەی چۆن سوتەمەنی ئەو محەتانە بە شێوەیە دابینەکەی کە بتوانێت کارەبای تەواو دەستکێ بەداخەوە ینی وەکو پێت ئەڵێم خەلەلی گەورە هەیە و گرفتی زۆر گەورە هەیە باوەڕ ناکەم بەم دەم و دەستە ئاوە بە خێرایی چارەسەر بکرێت بۆ ئەم ڕۆژ ئەگەر ئێمە هەمویان دانیشن وەکو ئەوەی ئێستا بیری لێ ئەکەنەوە وەکو ئەوەی ئێستا چارەسەری بۆکەن پەنا بۆ مەلیداهلەکان ببرێ بەڕاستی ئەوە چارەسەر نییە بەڕاستی ئەو چارەسەرێکی زۆر کاتیە و باوەڕیش ناکەم تاسەر ئەو مالیداهلێنە بتوانن هاوکاری خەڵک بن یا چۆن ئەکرێت حکومەت داوا لە مالیداتی ئەهلی بکات ئەو کارەبای خەڵک دابین بکات لە کاتێکا کە خۆی مەسئولی یەکەم و ئەوەڵ و ئاخرە بۆ دابینکردنی هەموو پێویستەکانی خەڵک من تێ ناگەم ئەگەر وابێت کەواتە بەجددی ئەی حکومەتی چین ئەی وەزارەتی چین ئەی چۆن بیریان کردوێتەوە ئەو گرفتانەی کە تووشیان ئەبێت ڕێبکۆنیەکەی وەکو ئەوە تۆ ئەگەر ببینی ئاگرێکە من سەفەر تۆ کۆڕێ بەبرێ دابشکردنا کارەبا پارێزگا دوو کەمێ لە دەست پێ بکەین کورد و کرمانجی بوو کە هەرە قسەکەین بوو هەلبەت ئەف قەیرانە دارای هەرێما کوردستانی کارتێکردنا سەر هەمی وزارەتەکە هەمی کارتێت ژیانی خزمەتگوزاریەت ئەساسیەت بنگەینەنە ئەو بڕیارە دوێت ئەنجومەنی وەزیران بهێتە داکو ئەف ئاریشە چارەسەر ئەگە بڕیارە بێتە دیدناتە قابلیەتە چارەسەر بیت ئەکید قابلیەتە هەیە چونکە ویزگەهێت تەولیدا کارەبێتین ئەگەر سوتەمەنی بکەنە وان ویزگەها ئەکید کارەبا دێ پێتر هەبیتن يعني تنهال دو كابتن مع 1500 ميجايتين اگر دنشولي دي ودي تنكري حكمت شت سامان سروشتي وزاره سامان سروشتي شين في قيرانا دارایی مگو قیرانا داری همی کرده هرما کردستان گرتین وزارت کهربایی ایکش وانایا سامان سروشتی ایکش وانایا وزارت پیشمرگه دیسا هر يعني اف قیرانا کسرانسری نه قیرانا کهربایی بتنه بس انت سکتر تات خدمت گزاریت اساسینه بونو منا قادرشات بيجي جيان به كهرب نابيت دي او بریاره الوزارت دبیجین یا دارایی و دگل انجمن وزیران چین بره پاره پتر ترخام بکن بو اوی کرده هنده گرنگ بونو من الپارزگاه دو که ودا خاص کریه البته همین وقت داخازیه هی بس آیا ویزگاه کاشه هی آیا تمانی بو دابین بکن بله آیا شیان حکومت هی کو گاز دابین بکد او گوجمه پاره هی دابین بکد بیناته هی آنه دو آریشه تمپراسی کهربه یا ای که درست کردن ویزگاه ویگاول هرما کردستانی یتین یا دوی دابین کردن سو تمانی نوکه تیت دابین کردنش لای وزارت سامان سروشتی اگر سر وزارت کهربایی از باورکم دا آریشه سفکتی انی کواتا از باورکم کواتا تو برپرسه که وی باری دکای سفر است هست که وی جابه دست میکوید دیدناتا شان هنکو ویگاوی سو تمانی دابین کن او پرسیاره دویتن الوزارت از باور ما که وزارت کهربایی یا سامان سروشتی نزدیک یک بان آن سر یک بان داشتن دا باشتر بیت هماهنگی هبا نوبر واندا دا باشتر بیتن بس هبونا کهربایی پیوندیا صوت منی و اگر صوت منی بهتا دابین کردن اکید کهربا ده باشتر بیتن کواتا سبب سرکی او سبب سرکی نبونا صوت منیه یعنی پیشتر هبو فتره که باش بو اگر ام وقت داتا ور بگیرین سال 2014 ما 606 مگا وی ورزی دا هات و هیودا ما کهربا داخلی 21 دمجمیر و 46 خولکا ما BTV 750 مگا با 24 ساعت کهربا هبید. اونو چند تا؟ نوکه دا 506 مگا میه هی. امشان 9 ساعت و 35 دقیقه یعنی نوبر 9 و 12 ساعت دا. بوشه یعنی اوجی گلک نزدیکی او جمارادی آتا گویی. داخازی بله بس داخازی وگاوه یا بیا شینا 750 مگا یا بیا 1406 مگا. بله از این مزربی بسیاری باشه زیده بویل کهربی سبب چی است و تمنیا کیمه هم دیگه مزربی بسیاری بگم سبب دیجی هنر بونون زوربونا کمپی توارا لدوکی که بشیر مهنگ جمته تو سرپرشی مواردین اهلی دکی لدوکی گلو دیدناته به وی آوایی به وی شوازی زخت کردن لخدان المواردین اهلی تو باوری که بریارا پارزگار دوی که ایرودای بهت جیبه کم بهت تطبیق کردن؟ بله سپاس براستی بریار افرو هات یادان يعني بشتي چندین هاولو بزاوای هات یادان و جه خوشحالیه جیکو يعني
روشت و طبيعت جواكي ما كردواري الدهوكي جواكي كي متجاوبة قالك ايش بيجين رجا بتريا جواكي ما هيش تاجريداي دابو ناريتن كردواري ومروفايني يعني هيك خلك دوي كي دخل حقي هناك بشافو رجال برسوبا دارا والبرفانس كي بتانيا و براستي يجي دي بجنة بخوش مروفية تمام ما مستا أفا جهد أخيك وأفروكا فشت بستنا ما بو كهربي بموالدايا روجا كو موالدا هاتينا دانا حتى روجا أفروجي هر بيشي وي تاتوار جرتن كو موالدا تشتكي بر وقتها يانجي تشتكي يدك بو كهرباء بس أخيرا بواقعك حدمي بو جرين واقعك السرمهات السباندن كو أفروكا موالداي بويا جدارك السراكي بو دابين كرنا كهربي أف كهرباء ديف تش مواصفات التكنيكية بن اف كهربائية هي موجود بريارة افروهات يدان هالبات 14 ساعات برنامج کار کردن مواليدا وشوان 14 ساعات اكو بيجبيني تتكرن 6 دم جميل الكهرباء الاجتماعي برا بهن ونه دم جميل الكهرباء مواليدا فعلي بين كارينان هنگه بهای امپیری تقریبا نزدیک 13000 بیتن بس ما وكو داخازي جناب پارزگری و هر هفت دفردارت ميت پارزگاه دهوكي داخازي براستي بهيفي ورجا اش خدانت مواليدا كو دوان هردو مهادا كيمي دوان هردو مهد كو قيرانا كهرباء تدايا بيشجاف وزب يعني بهاري كاربن دا ام بشين اجفي ازمه درباز ببين بله کاک بشیر خدان الموالدا جم هر کسی دزانی خدان الموالدا جی کارید وی ولاتینه احتمال ای کشان همین مال و ثروت و سامان اف موالدا کاره ببین آیا و ما فی وانجیل برچا فرگرد که آنها وزخ لیکریه پارا بین نخاره ام زهدر کاره براستی بو وی بریاره زخت علی هات یکرن و اف زخت هلیجی یعنی ناوی زخت نهات یکرن براستی ناوی دا خازیاری کاریه تاستویت به زخت چون کتو سرپرش که وی زختش لای کلفه و انا کم زمان جماره و ارقام باخوین شلای کلفه و زخت علی هات یکرن چونکو اوجی مال پشتی او 2 ساله حکومت هرم کردستانه همي شوين پشتوانیه بو کرت كهرباء مالداي بري طبعا شوانا الديوان دمت قيرانا كهرباء دا حكومت هرم الصالد بوري ال 2011 ال 2013 پشتوانیا غاز وايلد كر پشتواني پاري دكر اف پشتوانیا هاتيا برين ويغاوي كرت مالدا كرت كي تايبت 100% كوات پشتواني نينا وزغجي هي و بديت ناتج داف مالداشن كب كرتي كهرباء دابين كانوا كاورو جواد نشان كري بلد الشندابين كان وما تشجر آريشة نبويت لا مالي دادا هر برنامج ما يدوه كي فرق باش سليماني جو شافلي ريجي هر برنامج ما مالي دا 24 دم جميري بيا تمام كري كهرباء اجتماعي بيا هر وقت كهرباء اجتماعي نبيا مالي دا يا كت يا كاري ماوي 24 دم بله سپاس بله بگو من تماشاوان نيجا خدان المالي دا ام ديفچونا في بابت برفرتر كاين ديال خدان المالي دا وين ديال هولات يجي وين كو فعلا افاتيتا قوتن فعلا دواقع دوايه ام اتشين هولير قارمان مولود سروکی لجنه بدادچون موارد اهلیه کان لپارزگاه هولیر روش لگل منم که قارمان ام کاتو باش بگو من او کشه سرانسری کردستان گرتو تو لبرواتوری اجتماعی کاربه همو به یک و بس راوتوا لهولیریش باس لم کشه کری و چی تان کردو بووی ام قیرانه لری موارد اهلیه کان و چاره سر کان کلا اخیرا حکومت هریمی کردستان تکاو رجال برد بولای موارد اهلیه کان که ام قیرانه چاره سر که بارگرانی کی تو زیک کم کاتوا فرمو بله پێشەشی بەخراتنی میوانە بەڕێزەکان دەکەم ئەمە لە پارێزگای هەولێر وەک پارێزگای دهۆک نەبووە بەرنامەکانی مۆلەکانمان ئەمە لەبەر ئەوەی کە ژمارەی کاتژمێرەکان لەو مانگانە کە کەم بۆتەوە ناسار بووین لە کاتە زۆر پێویستەکان کارەبای مۆلەکان بە هاوڵاتیان بدەین لەبەر ئەو قەیرانە دارایی کە هەموو هەرێمی کوردستانی گرتووە هاوڵاتیان لە وەزعی دارایی خراپدانا لۆی باری سەرشانیان قورس دەکەین کاتە زۆر پێویستەکانیش با بڵێن 5 ئێوارە لە بۆ 12 شەو بەیانیەکانیش کاتژمێر 7 بەیانی ئەو دوکاتە کە زۆر پێویستە لەو دوکاتە مۆلەکان لە پارێزگای هەولێر مانجی ڕابردوو کاریان کردیە بەڵام لۆ ئەو مانگە هەندێک گۆڕانکاریمان لە خشتەکان کرد بەپێی ئەو بەرنامەی کە داڕێژراوە لەگەر کۆنتڕۆلی کارەبای هەولێر بەیانیەکان هەروەک خۆی ماوەتەوە 7 ئەو فیدەرانەی کە بڵێن باریان سووکە توانیمان بکەنێت 4 ڕۆژ 2 ڕۆژیان ئێوارەکان با بڵێن پێتان وایە لە هەولێر ئەم بەرنامەی ئێوە پێتانداوە بە مواردە هەلیەکان جێبەجێ کراوە بۆ نمونە خۆم لە هەولێرم بەیانی کارەبا نەمان بینیوە
بەیانی کارەبای مۆلدەکان ئەو فیدەرانەوەی گوتم ئاگاداکراندەوە کە باریان سوکە بەیانیان کارەبای مۆلدەش دەبدەن تەنها ئەو فیدارانن یەکە باریان قورسە لە خشتەکە لە کۆنتترۆلی کاربای وەرگیراوە کە بەیانەکان کارەبای نیشتیمانی بدرێت لە زیاتی کارەبای مۆلدەکان تەنها مۆلدەکان 5 لە بۆ 12 بکەن ئەو فیدەرانن کە باریان گرانە با بڵێن ئەوەی ئەگەر کارەبانەوە بێت دیارە فیدەرەکە باری قورسە. بەڵێ لەو چار ڕۆژەشی گوتم کە دانراو لە فیدەرە بارسووکەکان ئێوارەکەی ڕۆژی یەکەم لە کاتژمێر چاری ئێوارە لە بۆ 11 شەو ڕۆژی دوم لە 5 ئێوارە لە 12 دوو ڕۆژەکەی تر لە کاتژمێر 2 دەست پێ دەکەن ڕۆژیان لە 2 لە بۆ 6 بەشی یەکەم بەشی دوم لە 9 لە بۆ 12 ڕۆژی سێم چارەم لە کاتژمێر 2 لە بۆ 9 شەوە بەو شێوەی خشتەکەمان داڕێشەوە لەو مانجی یەک ئەمە. بەڵێ کاکی قارەمان ئەم کێشەیە بەس سنتەری شارەکان نەگرتوتەوە بەڵکو هەموو لە دێ و شار و شارۆچیەکانیش گرتوتەوە جیا لە سنتەری شاری هەولێر لە دەوروبەری هەولێر لە قەزا و ناحیەکانی سەر بە هەولێر ئێوە بەرنامەتان لەوێ چوونە هەمان بەرنامەیەوە شوتم ئەو بەرنامەیە لە بۆ ناوشار و دەوروبەری هەولێرە. ئەی سعری کارەبا ساری ئەمپێربوون منامڕۆ لە دوویک دەستنیشان کرا 14 سعات کارەبای مالیدە هەریەکان دەدرێت بە هاوڵاتیان بە مقابلی 9500 دینار. بەڵێ ئەمە ئەو خشتەیەکە بابڵێ ئەو بەرنمێکە لە بۆ دانانی نرخ دانراوە کاک بەشیریش ئاگادارە ئەوە موحد بووە لە کاتی خۆی کە دانرا نرخی یەک کاتژمێر دیار کرا بە پاژەوەی کە حسابات کرا تێچووی یەک ئەمپێر چەند دەبێتن بڕێکیش با بڵێن قازان لە بۆ خاوەن مۆلدەکە دیارکرا ئیتر نرخ لە کاتی خۆی دیارکە یەک کاتژمێر چەند دەبێت ئەو کاتژمێرەش دوو فاکتەر با بڵێن دەبتە هۆکاری زیادبوونی نرخەکە یەکەمیان ژمارەی کاتژمێرەکان دووەمیان نرخی گازە. نرخی گاز ئەمە وەختی خۆی کە لە سامانە سروشتەکان وەردەگیرا بە 415 دینار دەدرا خاوەن مۆلدەکان بەڵام ئێستا لای هەموو خەڵک دیارەکە نرخی گاز ڕۆژانە لە بەرزبوونەوە پێش چەند ڕۆژێک ئەمە پرسیارمان کرد لە بینی 500 تا 600 دینارە ینی کە زیاد بووە دەبتە هۆکارێک لەو زیادبوونی نرخی یەک ئەمپێریش لەسەر هاوڵاتیان. بەڵێ کاک دڵشاد ئیرۆ ئەخیر داتا بدەسێمە گەشتی نرخێک لیترا گازوئیل 630 دینارە دەمەکێدا بازارێ ئازادە بێگومان هەکەر مادەم هەلێدێ دەهلی کەفنەکاری و کار دکەن و ئەو کە هەرێبێ دابین دکەن تو زانی کوردستانی ئیستیغلال لە بانتشتا بازارێ ئازاد گەلێک جارا دکە تەدید بە وێژێکی گران کرد هيك شو بيتك رجاله بسرپرشتی كنا في طبعا دعم حكومتي بمواليده وبجلك قطاعات ديتر بيوندي في موضوع بيوندي في بابتيفا وجرانبون ونزمبونا بهاي امبيرا كهرباء مواليدي فتين بتيزبات كان طبعا بيشنيارا برينا في دعم هني بو كارت مواليده بو فنادقه بو هندك کمپانیا یا بو هندک کارگه ها بو معلومات جنابته پیشنیار لجنامه پارلمانی بوده. طبعا سپاسی و بو برئیس نچیروان بارزانی سروک حکمت حریم کردستان که اف پیشنیارا ما قبیل کردی چونکو گندلیه که اجار زور مازن تعداد هاته کردن. بو نمونه فندقک اگر هیوی محتاجی 1000 لیتر گازوئیل با داد 10,000 لیتر 20,000 لیتر دا ورگیرید سعرا مدعوم دا چلسی که سعرا تجاری فروشی. یک دنیا قازانجا کرد معمل واسا کمپانی واسا خدا ند مالی از مروید باش هبون فنادق آجی مروید باش هبون بس مروید خراب جیتین قازانجا که ایجار زور مازنیه کردیش بلیوه معادله که حسابیه هی اواجی معادله که حسابیه هی ماجی معادله که حسابیه هی طبعا معادله حسابیه ما همی گاوا بله قازانجا معادله وای حسابی ده که بشیری اشارت بهنده دا کو اف کاربانو که اول دهو که اف 14 ساعت هنه اگر اودیا نشتیمانی دیگر نبی 13,000 دینار کلفاویه 13,000 دینار از 24 ساعت کار بدم برقم والید دادم دهو ای حکومت الفيري بلا ام منصف بين بلا ام واقعي بين يكم بسيارة مجيكي دوی ایک پیشنیار میکر بو لجنه موالیده و اداره قایم مقامی اودی مختص بفيشول مقولت باش اف خلكي هني اف خدا ندوان موالیده طبعا قاي محمد الويري بو مروفه كي زور باش ويا حاضر جيبو بو هر تشتكي مروف شهديه بو هندي بدات ويري حاضر نين بس مقولت اگر خدا ند موالیدات حاضر نين في سعره
يعني امبيرت يعني ساعات كهرباء زياده كان فرمون كرم كان بلا بيجن ما نافت يانجي هين وكو اداره قائمه مقاميه دهوكي اعلانات تندراب كانوا بلا خلكه كي بهت منافسه ديناتا اگر تندر بن شن الحكومه باشر كهرباء دابين كان بله خلکه که هی اتصال بمتیت ید بيجيت ام دهين اسعار جلك باشتر دكاره بدين بريكا مولدا طبعا مولدات مازنتر زبلحتر احتمال ابو جنگه باقشتر الفيري موضوع سو 80 دعم حكومي نينا تو دعم معادله رياضيه وحسابات همي تشرق وحسابات شواتي اداره كرنا في سكرتارياش لا حكومه اگر از گازوایلی بلاش بدم موالیدا بجمع و بوده بلاش هر دشوری فعلا دی وید باهای چون که 405 دینار و آن وقتی تا گویی باهای لتر که 600 دینار تو دی بلاش دی وید اول سعر امپری بهت خواهی بس سعر مدعوم تیادایه اوش بلی هندی تا زیده اودیتوی زیده احتیاجوی تیاده کودسی که دای چوی سعر مدعوم یا حکومی و ارگیتی شو سعر تجاری فروتی الویرج قازانجه کی هنده تشتهي منافذ بحث كين ايش بلي وي اس مستفيد جرينجا تو بحث كيش بركم ميتاتي بشفافيه ديال خلكي طبعا اس وكو هولاتيك مده امبيريت كهربائيتين قلبو 10.1 طرب سركت دهت اخوي باشا فيري از مجبورم تصحيح بدو امبيريت ديدم بهندي كو نهت اخوي الافاجي بو خدان مواليديت ميني كاس استفادش دو امپریت خویالمان 3 امپریت خویالمان 10 امپریت خوب درست هایی نکردن اوت ورگیرش لی بله کواتا کاک ریبوار وکو کاک دلشاد که جگیری سروی که سامانه سروشیکان لپارلمانی کردستان دالید هاولاتی آماده تلفونیش بیمه کردووە کە ئەوانە توانێت بە بەردەوامی کارەبا بە مۆلیدەکەی هەرچەندە دەنگیش لەوانێت توزێکی ساژی بۆ دەوروبەر بۆ خەڵک دابیم کە بەڵام حکوومەت ناتوانێت کارەبا بۆ خەڵک دابیم کە لە کاتێکا سێکتەرێک هەیە کە بە ناوی کارەبایە زۆر ویزگە هەیە بە دەیان ملیار دلار تیا خەرج کردووە سەرنجی تۆ وەکو ئەندازیارێکی پسپڕ لەم بارەیە منیش تاییدی ئەو قسەیەکەم حکومەت ئەگەر ئەزانێت ئیش و کارەکەی پێ بەجێ ناکرێت مەجبورێت تەسلیمی یەکێکی کتەکە کە باشتر ئیشەکە بڕێوا بە زۆر تاییدی قسەی ئەو بەڕێزەی پێشووتر مەکەم گەرنتی ئەدەم ئەگەر حکومەت واز لە ئیشەکە بێنێت دەستبەرداری بێت تەسلیمی کۆمەڵێت ئینسانی باشی کات زۆر باشتر کارەبا دابین ئەکەن لەوەی ئێستا ئەکرێت و بەڕاستیش من ئەمێ پێشنیارێ بکەم بەس کاکەم بە ئەم جانان قسەکەم تەواو بکەم ئێستا من ئەڵم لە گرفتی نەبوونی کارەبا هەیە تۆ ناکرێت ئەگەر بەڕێزت لە ماڵەوە خواردنێکە دروستکرێ بەشی 4 کەسەکە 6 کەس میوانت دێت بەشی معقولە بێی بە 2 کەس بێی بە 4 کەسیان و 2 کەسیان تەماشایکە ئێمە ئەڵێن کارەبات بەشی پێویست نییە بۆ خەڵکە وەکو بەشی پێویست بۆ خەڵکە نیە ئەبێ هەنگاوی بۆ بنرێ هەنگاوەکەش بەڕای من بەسیترین شت ئەوەیە ئەو کارەبایی کە ئەدرێتە خەڵک تۆزێ کەم کرێتەوە چونکە بەناشکوری نەبێ خەڵک وای لاتوە ئەو ئەحساسەی نێ من بەزەین بە دراوسێکەمە بێتەوە دراوسەکەم بەزەی بە دراوسەی ئەو لاما بێتەوە ئەو سەعاتەی کارەبا دێتەوە کارەبای ڕێیسی دێتەوە هەرچی شتێ نەماڵەوە ئیش بکە ڕۆژ بێ شەو بێ ئەبێ هەمووی بخرێتە ئیش لۆدێکی زۆرە کرێتە سەر شەبەکەی تەوزیع لۆدێکی زۆرە کرێتە سەر مەحاویلەکان ئەگەر ببینین وەکو بەڕێز لە بەڕێوەبەتی کارەبای سلێمانی و بیستوە تەنها لە مانگی 12 دنیایە دنیای مەحاویلیان سوتاوە کە چارەسەریشیان بۆ ناکرێت هیچ بودجەیەکە لەبەر دەستانێت چارەسەری بۆ بکەن من ئەڵێم تەنیا بۆیلەر لەسەر کارەبا کەم کەرەوە تەنیا بۆیلەر لەم کوردستان لەسەر کارەبا کەم کەرەوە کارەبای پێویست زۆر زیاتر هەیە لەوەی کە خەڵک داوای ئەکا حکومەت هیچ هەنگاوێکی نەناوە ساڵانی ڕابردوو ئەم هەموو پرۆژە سەکنیانە دروستکرا بەڵێ لە سلێمانی باس لە پێوەری زیرەک دەکرێت باستا پێوەری زیرەک دەکرێت کاتمان تهدیدە سەرنجی تۆ گەیشت کە 20 ئەمپێرەکە ئایا ئەم سیستەمە ئەتوانێت کارەبای زیاتر بە هاوڵاتیان دابین بکات بەڕای تۆ قوربانجان ئەوە پێوەری زیرەک نییە پێوەری زیرەک لە وەزارەتی کارەبا باسی ئەکرێت ئەمەی کە لە سلێمانی باسی ئەکرێت 20 ئەمپێریە 20 ئەمپێری تەنها ئەو بڕە کارەبایی لەبەردەستە بە شێوەیەکی یەکسان و عادلانە بەسەر خەڵکەکە تەوزیع کرێ تا لۆت نەکەوێتە سەر شەبەکاتی تەوزیع تا لۆت نەکەوێتە سەر مەحاویلەکان چونکە بەڕاستی ناکرێت یعنی واقعە تۆ ئەوەی ئەیبینیت بەشی ئەو پێویستێ ناکات بەشی ئەوە ناکە کە خەڵک داوای ئەکا من نازانم چ چارەسەرێکی پێ وەزارەتی کارەبا وەزارەتێک و هەیئەیەکی گەورە دانیشتووە لە هەولێر چ چارەسەرێکی پێ بۆی ئەو خەڵکە وابێ کارەبا ئەمێنێت وەکو ئەو وەکو پێشتر کە نمونونەکەم بۆ جێڕایت بۆ باسکردی ببوو لە قسەکەم تەواو نەکرد
ئاگر لە بەردەستمانەیە بەرە ڕوویەوەکەین و تێەکەین ئەڵە باتێکەین ئەو کاتی چارەسەرەکەین ئەکبراکەم مەحەویلات هەمووی ئەسووتێت شەبەکە لۆدی زۆری ئەکەوێتە سەر مەحەوتات هەمووی تەلەف ئەبێت ناکرێت بەو شێوە چاوەڕوان بکەیت هیچ نەبێت وەرە هەنگاوێک بنیە تاکە هەنگاوێک ئێستا لەم کوردستانیا بنێت بەڕای من بە قەناعەتی من کە دراسەشمان کردووە من خۆم ئەو دراسەیەم کردووە وەختی خۆی لەگەڵ بەڕێز مدیری بەڕێبەری دابشکردنی کارەبای سلێمانی باسمان کردووە تەنها بۆیلەرەکانی شارەکان لەسەر کارەبای نیشتیمانی لابەرە کارەبای پێویستە بەردەستایە و هیچ گرفتێکی بۆ توش نابێت هیچ چارەسەرێک ناکەن هیچ بیرێک ناکەنەوە لەوەی کە ئەم گرفتە هەیە ئێمە چۆن چارەسەریکەین ڕائەوەستن تا ئەکەوینە واقعێکی زۆر سەفەر یەکەم ژدە دەست پێ بکەین ئەvە سەرنجە بەرنامەکە میژە سەرنجە بۆ کرد باس گەرمکردن بێتە باس گەرمکردن بە دیلەوەی چیە خەری خۆبچی گەرم کرد کارخانە فەحمێنینە غاز نینە دار قەدەغەیە بێتە بڕین و ئەف دنی ئەف هەموو سپلێتەوە هەموو ئەمریت گەرمکردنی دەبان دەواازان دێنە ناف خۆی هەرێما کوردستانێ دییناتە ئەگەر بەس بۆیلەر بهێنە شناوبەرندێکی هەرە پێتە دێ باش بیت ئەگە سەرنجە کاکرێبار بڕاستی یعنی vêt em diristahî vê haletê bixwînin diristahî dîraset bikein yani berî nûke sohbet hate kirin gelek teke serhindê hate kirin ku muwelîde hebin muwelîde ew sara nûkeb 13500 dînara bû heyvekê neh saeta teqrîban dikete 130 dînar bû 10 empêra ya me ya hikûmetê taban dikete 675 کیلووات 675 کیلووات اش 10000 دینار درباز نبید با هیوکه دا او پاره کو اش حولاتیات تورگرتن بو کریا کاره با مولیدی بلا بدن کاره به اف مشکل هر آمازان دش حکمت جی و بیتن حولاتی دی پاره خودت اف بارگرانی دل ملت حکمت جی درباز بید یعنی بیا هر درست اوه کاره ببیت کرت تایبت داکو بشید کاره به دابی میکرد اشاره که بو که تایبت کردن کرت کاره به لیکش پاسپور نابوری دبیجیت اوه هراش کردن وی کرتی اوه سامانه که اجتماعی قدر گران یعنی بها گران حتی 5 میلیارد دلار بیجی که بهات صرف کردن یعنی دو یکسر 15000 موظف في وزاره یکسر تصمیم کرد تایبت که دو سای اداره کرد آن خرابتر دی اكيد ده باشتر اداره کرد اش حکومته چونکه ما تجربه های الهمی کواتا باشه که توجی برپرسه که حکمه وزارت کار به کواتا خلل الوحی هین نشین وی کرتی باشی داره کن خلل نلدف ما توی وقت بیشی توی بکرتی تایبت باشتر مدیشین سر حساب خلک معاشی دنبان 15000 موظفه یک دنیا کا دایره بود تخصیص کردی یا همین مواصفات خاص که بردستیان بریار ندست وزارت کار به دایا ما گفت یک شوانه یا 180 ندست وزارت کار به یا دویس بهای کار به ندست وزارت کار به دایا اونا آریشا درست کرد. تشکیدی جه سرن جابو من اداره دانا والدین اهلی بولج نکات تایبت بید. هین مختصن و هین ربا بردا باش که نکاره بین آیا و هجه تنسیقات گلی که آخر او مشکله یا هی براستی یعنی اداره مشکله هر درست اداره کردن کار با مولیدا چنه بسر وزارت کاره به بیت تمام کرده وزارت وری سرکیره سر یکی اداره پارزگه اکید وقتی تو تسلیم جهتکی بکی نشولوان صد دی انجامت ندرس در کویتن اف آریشه ما هی براسی یعنی حتی سر همین مستوی حریم کردستانه یعنی حتی رئیس بو پارلمانتر هندک دیدار کردن دی حاسبه خو انت داره دبیشت اف گاز هنده یا چوی هنده تانکر شده یعنی هندک حسابات دیگه تنها بو مزایدات سیاسی نه هیچ تشکی تا گندالی آراس کنه ویکش ده اكيد يعني او بله کاک بشی سرنجاته مزبوط سنت تشترون که براستی ديش دا كوكس سفري دا سبيكا مثلا 670 كيلووات كهرباء بدات ب 10000 دينار بلاش بير نكتن كهرباء هولاتي نكات دتن يعني اجتماعي مدعومش حكومتي نقطة شارش صدي يعني او باري امد دايت هولاتي دتن تني 6 صديش باري مستحق نقطة شارش صدي حكومت دعمت دتن موظفين اخر باري الحكومت دي بارجي خلكيه ملك مناقشات رادست كرنا كهرباء كرت كهرباء بو كرت تايبت اس ايكش بجدار ابو كومبين انجمن وزيران دا قراوشگار جناب السروكي وجيگير السروكي مترينشتين وبارقام وبدراسات ما يتبحث كرين اگر هاتو اف كهرباء بيت رادست كرن بو كرت تايبت پیش بینی تکرن اف بهایت و افرکت دی بو كهرباء 8 برابری ویلی بیتن
يعني تو 100 دينار بدي ببيت 800,000 دينار كوادا جارك هذه هاولاتي زراري اگر إدارة كنا في یا دیا سیدا مالیدا مدوید اتشتگی دیار کم امر فيري سرپرشتیا کاری مالیدات که طبعا مالیدا و کتشتگی بر وقت محسوب گیری اگر نه تو بر خود وزارت کهربی و ریوبر و دام و دستگاه کهربی جیشکا کارمند 15,000 كارمندي تي 15,000 کارمند جبلی آلیات وجبلي تقنيات بردستوا وجبلي محطات البردستوا امكانيات وبودجه لجنه ماليدات دو كسن تدفيت انتو اريشا كهرباء هرمك ولاتك دولتك تبدمروا حالتك يا مش نتشاريه ليت بيجن افيجيك خزم خزمينا ودوستينا ويتر مالده بالابدانيتو بالافيجازي ورجريتو افات زاني نقولنها منو يا كسيه ازهات المراس باردنش محافظه وكني ناري محافظه في لجنه كار بكم اسواق مهندسه كيميكانيك نيناري دايره كهرباء كنترول يتقال مترينيتن هلويستي حيواني بمتينيت وريفا چند دوسي برادر دينا بو زانين الهوليري تنها قارمان نيناري پارێزگاه دو که وەکو مهندسێک سەرپەرشتی سەر لجنه مالدێت ئەگەر نا لجنه مالیدا هەولێرێ وەکی نەقابەکیە مجموعە کەسێکن خوددانیت مالدە بخۆنە یە ئیشت خۆ بڕێڤەت بن كي دعموات كي معاشي دتا سركينا ئەوە 2 ساڵە ما هەر ئەندامێکی مە دیفچوونە کارێت مالیدات کرد مە 100,000 دانێ حتا 120,000 دینارەوەک مخصصات تاطنوچوني تلفونا كارت التلفون 2 ساله او جنينه يعني اف برادر تشن ديف تشونا كارت مولدات كان اريشت مولدا ديف غازندت خلف كيتشن بسياره خويا خاصي تشي بازينا خويا خاصي بالك بشير امدي ما ميفانا كي ديجاي كاي قارمان لهولي روا اكر من او بسياره راسي توج بكم تنسيقيه و پیوند کانتان لگل لاینه کانی تربون من برای بارتی گشتی دابش کردنی کاربای هولیر لگل وزارتی سامان سروش کان بچونیتی اداره کردنی کرتی تایبت که استا مولد اهلیه کانن. بله. من پیشتر دم داوی برای ولامی که درشاد بدم سبارت با زیاده روی ل صرف کردنی گاز بابلین. من وقت پارێزگای هەولێر باز دەکەم لای ئێمە وەتی ئەو لیژنەیە پێکاتەوە ئەو لیژنەیە دانراوە پێدانی گاز بە شێوەیەکی ڕێکوپێک دراوە چۆن مامڵێن هەر مۆیلێک بە جۆرەی ئەو کەیڤێنێک دابنێت کە مۆلێک 250 کەیڤە نەچوونە گازی 250 کەیڤمان دابێتن بە مۆلیدەیە ئەمە لیژنەیەکی تایبەتێ لیژنەی پێدانی گازی پێدەرێن لە پارێزگای هەولێر نوێنەری بەڕێوەبەتی دابشکردی نەوتی هەولێری تێدا بوو ئەو کات نوێنەری وەزارەتی کارەبای تێدا بوو لەگەر نوێنەریشی پارێزگای هەولێر ئەو سێ کەسە سەردانی مۆلدەکان دەکرد لە کاتی شەودا کاتی کابابرێن باشترین لۆد لەسەر ئەو مۆلدێ هەبووە ئەو مۆلدێ ئەگەر هاتوو 250 کەیڤیش بابرێن لۆ نمونە ئەگەر باری 200 کەیڤی لەسەر بووی ئەو کاتێک کە سەرداریان کردێت گازی 200 کەیڤیمان پێدایە نەک گازی 250 کەیڤی بە هەمان شێوە لە هەموو مۆلدەکای تر یعنی ئەمە بە قەنەعەتی خۆمان لەوانەیە بە هیچ جۆرێک زیادەڕەوی لە پێدانی گاز لە سنووری پارێزگای هەولێر نەکرابیتن ئەمە سەبارەت بە پێدانی گاز سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەمە مانگانەگرم ببوورە ئەمە پرسیارێکی گرنگ مکات شات دەگوت زێدەگاوی هەی پێدانا سوتەمەنیە لەولێرێ قارەمان بێشتێکی وسانینە دهوکی هەبوون سلێمانی هەبوون هەولێرێژی داتا و ئامار هەمیە بەردەستی نوکەیە تەیل بەردەستی وەزیری سامانی سروشتی و باڵگە طبعا ئەوێت مە پێشکەشگیری احتیمالە 10 سەدەی بن طبعا پشتی واناجی دیفچونا وی بابەتی کردی و دقیقی گەشتنە وێ قەنەعەتێک و فعلا گەندەلیەکە ئێکجار زۆر مەزنیایی نەبەستنێ مۆلیدە بگوتەتە هەندێک معمل هەبوون دەرگیەوەی قەپات بوو یە قەپات بوو گازوایل وەرگرت سعرامەت ئەم چولسیکە بسعرا تجاری ئەوە نافەنە ناو نیشان و داتاوەرچێک بەڵێکای قارەمان دام بڕیارێکە گەلێکە باش بوو و ئەسپێ قەنەعەتێدا بوون پارێکی باشی بۆ حکوومەتی بەڵێ کاکێ درشات ئەڵێ قارەمان ئەڵێ ئەدلەمانەیە کە زیادەڕووی زۆر لە بەڵێ بە قسەکەی کاک دشادی ڕاست ئەمە کاتی خۆی کە دەستمان بەو ئیشەی کرد دەستمان بۆ ئیشەکە وەک لیژنە دەستمان پێکرد لە ساڵی 2001 ئەو کاتەنە فعلا ئەمە ئەو کاتی موجودە ئەگەر ئەو برادرانی کە لەگەرمە ئیشیان کرد ئەمە نزیکەی 400,000 لیتر گازمان لە بۆ حکوومەت گەڕاندەوە چەندان مۆلیدە فعلا هەبووە لەوانەیە بەس مۆڵەتەکەی هەبووە ئەسڵەن وجودی نەبوو ئەو کاتێ ئەمە مۆلەکانمان ڕەش کردەوە نەمان هێش یعنی لەو کاتەوە ئەمە دەستمان بەو کارە کردێ بەڕاستی قسەکەی کاک دشادی ڕاست و ئەو کاتی کە من دەڵێم گازی بە کەیڤی دەدرا مۆلیدات هەبووە لەوانێت تەنها مۆڵەتەکە هەبوو یان مۆلێک ئەسڵەن وجودی نەبووە یعنی ئەوانەمە ئەمە هیچ نەهێشتێ لە پارێزگای هەولێر بە هیچ جۆرێک
تا ئەو دقەیەک ئەمە ئێستا قسە پرسیارمان بۆ تۆ باسی ناڕێکی سعری موالیدا ئەهلیەکان نەکەن یان پەڕەکان لە گەرەکێکە بوو نمونە بۆ گەرەکێکی تر لە هەولێر بڵێ لە هەولێر ئەمە تا باڵێن لەو مانگە ئەمە لەسەر فیدەرەکان ئیشمان کرد بە پێی ئەو فیدرانەی ئەو خشتێکە لە کۆنتترۆلی کارەبای هەولێر مەرمان کرد لۆی هەم هاوڵاتی زەرمە نەبێ هەم خاوەن ملیەکان نەک تێکڕای نرخ وەربگرین هەر فیدەرێک چەند کارەبای نیشتیمانی دراوە لە کاژمێن پێنجی ئێوارە لە بۆ 12 و بەیانەکەی ئەمە لەوان بە دیار دەکەوی کە ملیەکە چەند کاری کردیا ئیتر ئەو نرخە بۆ هەر ملیێک لەوە هەر فیدەرێک یان هەر گەڕەکێک بە جوایە زادراوە نرخەکانیشمان لە بینی 7,000 تا 10,000 دینار بووە. بەڵێ بەڵێ کاک ئەمە چینە کاکی ڕێبار عمەر لە شاری سلێمانیەوە کاکی ڕێبارە کە بینە لای بەڕێستان تۆ چارەنووسی وزەی کارەبا لە کوردستانە کە یەکێکە لە پێویستی هەر سەرەتاییەکانی ژیان وەکو ئاو و وەکو هەوا گرنگە بۆ خەڵکی بەم شێوەیە تو چارەنووسی چۆن نەبینی؟ والله وی ئێستا بینم چارەسەرێکی زۆر تاریکێ بینم لە ڕاستی ئەگەر بە من پرسیار لە شخصی خۆم بکەیت من لەگەڵ هەموو ئەو شتانەیەم کە ئەدرێ یعنی دژی هەموو ئەو مؤسسانم کە ئەدرێ بە ئەهلی لە حکومت خۆی لێ ئەکێشێتەوە با بڵێن و تەسلیمی ئەهلیەکرێ بەڵام بۆم ڕۆ ئەوەی بەڕێزێ فەرموود پێدانی کارەبای ئەهلی شتێکی گرانە و یعنی تاوانێکە ئەگەر بەرامبەر بەم میلەتە بکرێت لەبەر ئەوەی سەروەتێکی وەتەنیە و سەروەتێکی نیشتیمانیە نابێ تەسلیم بکرێت بەڕای من ئەوە کۆتایی هاتووە حکومت دەمێکە ئەو سەروەتە نیشتیمانی تەسلیمی لایەنی ئەهلی کردووە تۆ ئەگەر ببینی بڕبڕەی پشتی وەزارەتی کارەبا تەولیدی کارەبا لە ڕاستیە ئەبێ لە دەستی حکومەتا بێ تەولیدی کارەبا ساڵانێکی زۆرە لەبەر ئەوەی تەسەورەکەم قازانجێکی باشی تیاابێ تەسلیمی ئەهلی کرا ئەوەی ماوەتەوە کە 15,000 موظفە ئیتر هەر چۆنێکە کۆمەڵی خەڵک لەوانەیە بێ ئیشیش بێت لەوێ بن مەسەلەی تەوزیعەکەیە ئەگەر تەوزیعەکەش بدێ بە خەڵک من باوەڕم وایە بەو تەجروبەی ساڵانی پێشوو کە هەمانە لە ینی تۆ هەر بیبینە مجرد ئاسێسێڵ و کۆڕک کەلانی ئەهلی بەڕێوەیە بە زۆر 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 سەرکەوتوترن لەو جیهاتانی کە حکومەت سەرۆکاریەکە بە قەناعەتی من ئەگەر حکومەت بەو شێوەی ئێستا کارەبا بەڕێوە ئەبا تا زوولی دەرچێت قازانج و مەسلحەتی خەڵکی زیاترتیایە و ئەگەر چارەسەرێکی بنەڕەتی و باشیشی بۆ نەکرێت یعنی چاوەڕوانی ینی دوا ڕۆژێکی زۆر 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 تاریکی هەیە من بۆ کاتی کە بەڕێزە ینی قسەیەکم کرد و بەڕێزە پرسیارەکەت ڕاستەیەکێکی تر کردەوە وتێ ئەگەر وابێت خۆدار مەمنوعە و گازوایل بەردەست ناکەی و نەوت بەردەست ناکەی ئەگەر تۆ کارە باشە خەڵک بڕی خەڵک بەچ خۆی بەچی گەنم کاتەوە ڕاستەکەی قەناعەتی منی ژوایە خەڵک خۆی بەچی گەنم کاتە بێ وەسیلەیەکی بەدانی من باسی ئەوروپا ناکەین ئێرە مقارن ناکەین بە ئەوروپا بەس مقارن ناکەین بە دەوڵەتەکانی دراوسێمان ئەگەر تۆ بینی وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو ئێران وڵاتێکی وەکو ئوردون وڵاتێکی وەکو فەڵەستین و ئیسرائیل باوەڕ ناکەم لە وڵاتانەیە نەبێت ئێستا هیچ ماڵێک نەبێت بۆیلەرێکی کارەبا سەربانی ماڵەکان دانرابێت تۆ ئەزانی ئەگەر تەنها ئاو گەرمکردن ئەو ئاو گەرمکردنی کە پێویستمانە ئیتر بۆ پێویستی ناو ماڵ لەسەر کارەبای ڕئیسی لابین و بیخین بەوزەیە کە خوا بەخشیوێتی لەبوورینەکەم سەرنجی تۆ گەشت دیارە کاتمان کەمە کاک سەفەر کاک بەشیر لە سەرنجەکە بۆ سەرتە دەبێژیت وەسانینە شێوێمە ئەو تەکلیفە بواتێتەکردن ئەو پارێ بواتێتە دابینکردن بۆ وەزارەتەواتێتە دابینکردن ئەکەل بەردەستی مەبیت دیارە ئەو گەلێک باشە دابین کرد سەرنجات سەرهەندێنینە و کهرەبا یا حکوومەتی یا مەدعومە صحبەت السەرهەندێ ئەزت بێژم ئەو کارەبا اكو حقيويت هتا دانش لاي هاولاتيان و بو كهرباء مواليدا اگر بدنا حكومتي قصدا من بي و اف سكتر كهرباء ببيتا سكتر تايبت خلق مهمترش باري خدمت گزاری گهاندنا خدمت گزاری بو خلکی مهمتره هاولاتی مهمترش پاره او پاره بو هاولاتیه ایدی براستی او هزرا شمولی او هزرا اشتراکی یا جارا یا هی کو حکومت خدانی هر تشتکیه المفروض فسيارة هل دوي كم دبيجين بحث دوي كي جمانا كزورا اول دوي كي قال كم بتي دبيجين رجا كزورا في كهرباء بوفان كامباتشيت صار حساب خلك دوي كي دما كده منظمات الدولي مدعوما كو او خدمات مواليدا بوفان كامبا دابين كان بتر 125 ميجا بو بو زاني نكم تنجين این چندهان هزارهان خلک دیگه ناو باجه را داد جیتن او جهر دیسا
آوارنه و بو چه و نرک خسکه يعني بو سر حساب خلقي وانا قلت يا بابا بالجور همو يا صار رئيسين في دولتي منظمات الدولية يك دنيا منظمات الفيري بلا ودا بين كان يتر خلقي ما دكتور بارا بتريبوان هر تشتك بارا بتريبوان تو باركي انه كده دو كي قالك حوالا قلت انا مي فيدار انجارا كماجي كل جو الفان كاب اوف دنا مجباك وهر تشتي ويري بالا شقوشه باور بك جيانا البن خيفته قالك يا طالو نخوشه دا بين كنا ما خدمت گزاريا تاشان جنگه منظمات والتنسيق ديال كريه خلقي ما يبي كهرباء او خلقي آواره او خلقي منه نه خلقي بيانينه خلقي اوجي خلقي منه تمام بالظروف دان تايبت منظمات الفيري منظمات بين اجبار كرن كوفي خدمت گزاريه بودا بين كحق وانا منظمات الدوليه وك حكومات نشيتن چه منظمات اجبار بكات براستي يعني منظمات خيرينه باليتين تنها هاريكاري وبشتواني حكومت هرميه بو درباز مناوي قيراني ناكو ام نشين وك حكومات فرض بكين سر منظمات يو ان انجي منظمات مجتمع دولي كو بهن بارابو اوارا دابين بكن دیتنا من حتی کاربا نشته کرد تایبت اف آریشه چاره سر نابیتن لپسپورا که ابوری دبیجت و هراش کردن وی سکتر وی سامان اجتماعی یه گلک گرانبهایه 15000 کارمند تینل ویره هی نشین وی سکتری باش پرو به دنا کرد تایبت ایدار جهر بریکا خلکی میتخاره که جه کارولات مولات قیران آیا قیران دیف قیران یه سرمتات دما که دايق دنيا مؤسسات انا شوان قیران چاره سر کن اف قیران الحجم مؤسسات ما مصدر اف قیران سپاس بوده که سفر که بشیره کن بین بشکش مافین بحث مافین خدان الموالدين اهلي جيب كاين هيك رافز زخت السروان بردواميت او تيتا قوتن وتيتا بيستن بين عشيت مشكله كهرباء وصابت صنايع تجاره سركران هر جارك هجت حولاتي ونظام 80 حتى داويه وابو ما فيتون شكر يا قالوا والله ما مستواكم ما فيت وانا براستي شتشت وكم ما في وانا البرشاف نهاية قلت انا وكي كتب بها مساله ما فابشي وكي فرمي تني افايا وكي تنسيقك وكي بديلك بو كهرباء امي رفتار الجلوات كاين هيف بو هيفي بروشكي هيف بو هيفا ديتر بشكلك ديتر يعني افا بو ما چندك ام بفيشي وي بريفد بو ميدا هندكو افا تشتكي بر وقتها وحتى بس ما دام امي تبينين روشة كهرباء برف خراف درد تشيد وبتر بش بس تنيا بمولدات تاكرين اس بيش نيار كما كل لجنه ما بيتا هلوا شاندن چوكو ام مهندسين في لجنه دا هرش ما يش دزگاه كي هاتي ما شغل خوي دي هي سر كبي دينا دم چي سر بري برات كهرباء باش تدبي سكادي بودانن كيش ما سباشتر شاد بيش برنامج هي فشتن 24 ساعه كهرباء مولده بدها تقلكي بسعر ساعات ب 600 دينار اول دفع بخوت تشتكي خياليه استيامه كما مساله دينا دا كسر ببرا دو باش كنا كهرباء بيسر كفتي ترنا بده كب كورتي كاك باشي سيد هذا بالتاكيد كم احتمال بيرا جنابه ونهايه الدست بيك دست دايره يو ان دي بي دابو منظمه دابو بشتي منظمه سحب بوي او مولده دانا دايره كهرباء بشتي ما هيك جلا كور دايره كهرباء هاد داخازش باريزگه هيك قلت امناش مولده بريفا بين بدنا مختاره دانا مختارت گنده هر مختاره که یا خوب ریو بد دنیا کا مشکل ابو مختاره پیدا بو شناش عطالا و دابی کرنا گازی پشتی هنگی آخر بریاردا کرا کرتا که وکیلی و تمام کاکی درشات دایره کاره بده بس وانا تمام كاك درشات ابا ما جهداري كري فيجي كر طبعا برزقلك زورن سرن زورن حاجات جي قيران هي فعلا بصالي بريجي قيران ابو بصف سرنجات قيران يا هي فعلا قيران يا هي وقيرانك وكيد وجنجلك دجوار بناتا كر بنياتو بنجه بجان هذا دروس كر كهرباء كرت كهرباء الاتحاد السوفيتي بوشي هالواشيات صالت نوطا چونكو هميت شوي دابين يعني حتى خارجی و داخلی چه حکومت نشین همیشه لا و خلکی بکن یعنی اگر کرت تایبت دیگل حکومت هاوکار نبیتن حکومت چه دنیا الامریکا حکومت خود اومد بار بیان دکاو خلی کنه الفیر حکومت ویتن اعتراف بکن کو نشید همی تشتا با خلکی دابیم کرد تایبتی دوباره کاربه داد ویتن کاربه تسلیمی کرت تایبت کرد مرجکی رول جاوداری ببینید به هنده کو بهای سر خلکی گران نکن کاربا دو بشه انتاج و توزیع انتاج نوکه دست کرت تایبت دوید توزیعی بدن دست کرت تایبت نمونه دینا تا ویسر دویدمی نبیت ایتر وزارت کار بیجی نمینی تو 15000 موظفیت پایان جاره قدی چه بخواد نگیشتی موظف و تو تسلیمی کرت او جی بارگیرانیه که 15000 موظف و تو تسلیمی کرت تایبت که مرجع که همه حقوقت وانا بهنه پاراستن او اداره بکن
بس حكومة از بس سرنجة كي بله. دي دمسر او بسيارة تشكاك اگر سفري کورتی كري که درشت موضوعي اگر هاتو او باري انه كان المولدات تتخرج كان طبعا مولدات از بحث دهوكي كان دهوك مولدات دهوكي محتاجي 15 مليون لترانه هيفي بهندكو كهرباء بدن تو حساب که 15 میلیون دینار 15 میلیون دلار کمیل کرده ودیت موالیدات تهدا خرج کرد اف 15 میلیون دلار ریک محطه کاشه 705 مگاواتی دی پهتا شور کردن صف دست خوش اوه سرنجا کا گرینگ بو دست خوش دست خوش کای درشت اوه سرنجا کا گرینگ بو بله کای قهرمان دو اپسیار که زور بکورتی بله حکومت ویناکت حکومت یا پشراس نکو دی خلق حق کاربا عام ده چونکو الدهوك بتني التزام تتا تمام سپاس کای قهرمان لهولریش بگم رجای که زوری آواره کم زور هیا هولیر پایتخت 20 اگر زیاتر نبی کنسول خانه لوی هیا مالدی اهلی اتوانیت ام تاقیا همو تاقی کاربا دابیم کا لما مانگی ده تو امیدی که رجای دابین کنی کاربا زیاد بکره هی مالدی اهلی طبعا اما وشی به زنابت من راگەیان خشتەکە لای مە جیاوازە ئەمە لە کاتە زۆر زەرورەکان بابرێن کارەبای مۆلی ئەهلیەکان لە هاوڵاتی دابین دەکەیت ئەوەی کەیت ئەگەر کارەبای نیشتیمانی هەبێت لە ئەگەنا لەوانەیە کارەبا نەبێتن. دیژەکەی مەوەگەوەی بەشیر باسی کرد تماشا بو میوانین ما درشاد شعبان و سفر طيب بشير محمد لدهوكي قهرمان مولود لهوليري وريبار عمر لباجار السليمانية بگومان ام هیویدارین کو سرنجام بولاین پیوندی دار گشت بیت دی هر سال خوزگان با پار نبید هر سال خوزیان پار نبید برکاف خلکی ماندیه خلکی پیوسی پنده هر هیچ نبید سر تایترین مافی خوشات بید اوجی بدانا کهرباء دی بربروان والدایتی الگویت خلکی بیت داره ایتر سروشتی مجینه تا برین خلق قلب گرم کد امی ویداری نفس سرنجاب طیبتی سرنجا سرنج راکش کا درشات بو دبیجیت ویزگاه کاشه یا دو که اف پاره 15 میلیون لیتر کل دو که بو مالدین هلی ترخان کن رجا کا کیمایل ویزگاه برهمینانا کهرباء یا کاشه حکومی شین کهربی بدن دوی که صدی میسل جی ابوار چنده برنامه مدمی کم بو مفیا پتر پرسام با آزرینین حتی با افگشنه کتن دابش کردن پرسه کردن گرینگ بجیان آوه دخویر و خوشیان داره